هیوادارم جێیەکمان لۆ بکەن جێکی فەراح بیتن و جارەشیش هاتن سەردانی ئێرەتان کرد قەولوا بوو جێمان بدەنێ دوکانمان بدەنێ عەردمان بدەنێ کەسی دیار نییە هێز نە عەرد دیارە نە دوکان دیارە لێرە ئەنواعی لێیە ئەنواع تەیر و تاری لێیە هەموو تەیرەشی لێیە هەرچ تەیرت بوێ لێرە هەیە. ئەو بازارە ئەنواع تەیر و تالی لێیە بە زۆربەی مریشکی کوردی و بازارەکەشێک زۆربەی لەسەر عەرەبانێ عەرەبی خەڵکی مووسڵێ خەڵکی بەغدا ئەوانە دێنە ئێرە زۆربەی ئەوەن حیوانە دەکەڕن و مریشک و تیشتیشی هەموو گران بووە بەس شوێنەکەشێک وان نییە کە برێن شوێنەکە ئەوەندە بیتن چونکە مریشک وتی زۆرە و ئەوانە نەوعی دیکە تەیریشەکە وەکو بەغبەغا وەکو کۆتەر وەکو بلبێن وەکو هەموو تشتێک لێرە هەیە. دربينا بەسپاسەوە ئستیجابەی خەڵک زۆر باش بوو ئەم حملەیەمان ئێمە و خوێنێکە وەردەگیرێت لە هاوڵاتیان لەڕێی مافی ناوەندی پارێزگای هەڵەبجەوە خەزم دەکرێت دوای دێ بۆ نەخۆشانەی کە تالاسیمایان هەیە لە پارێزگای هەڵەبجە کە بە پێی ئامارە سەرتانەیە ئەمانە سیرەک نەخۆش لە پارێزگای هەڵەبجە تووشی ئەو نەخۆشیە بوون. حەسەن بە هەڵمەتی خوێنبەخشین بۆ خوێنبەخشانی پارێزگای هەڵەبجە ئەمانەوێ خوێن کە زۆر زەرورە بۆ نەخۆشانی تالاسیما لەم ڕۆژە جانیە بە دیاری پێیان بەخشین. ايوه بس اعطيني السكينه الثانيه شو واحد طيب فاري يعني وجبه عادي مامونيه مدا مامونيه وجيمر بو جيمر بشايره مثلا انا امشي كينه كان جيمر ونقبر مثلا جيمر ولو فواكه امبير تقدمينه اجوا له متظبيطات له داخل عالمي ولو قانون خوشتر دبه انا تمامني ولو دينا انا تهنك مثلا في استقحاله بيصير دينا وخوشتر دبه. طبعا ايش يلزمني اغراض فطور عم باجي باخذ من هون من هاي السوق يعني تلاقي في اي شيء فطورات صباحيه نجي الصبح احيانا نفطر هون انا وزملائي اصدقائي الصبح نجي قبل الدوام نجي نفطر هون وبعدين نطلع على الدوام. سلاح يا